بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت لە بەرنامەی پاسی یادگارەواتینەوە خزمەتتان وەکو بەڵێنمان پێدابوون کە هەمیشە لە سەنتەری شارەکان نەبین بەڵکو بە شێوەیەکی مەیدانی تەواوی خەم و کێشەکان ئەوەی تایبەتە بە هاوڵاتیان بەسەری بکەینەوە. ئەم بەرنمەیە زنجیرە بەرنمەیە کە لە سماقوڵیەوە دەست پێەکەین تاگەینە سەر ڕێگەی مەفرەقەکەی ڕانیە و لەوێشەوە بۆ دوکان و پاشان بۆ سلێمانی. قسە لەسەر ڕێگای دەرەوەی شار و ناوەوەی شاری سلێمانیەکەن. قسە لەسەر پرۆژەی شەقامی 100 مەتریەکەی ناستەنگەکانی بەردەمی وەکەیە چێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام لێرەوە لەگەڵ جەنابی کاک تاریق حەیدەری قایمقامی کۆیە دەست بە بەرنامەکەکەین. دیارە ئێمە چەترمان هەڵگرتووە بەم بەهارە لەبەر لە بەرنامەکەش کاک تاریق وتی لە کوردەواریە ئەڵێن زستانان خۆت گیر مەکە و بەهارانیش خۆت تەڕمەکە. ئێمە تۆزێکی چاوەڕێمان کرد بۆ ئەوەی تەڕ نەبین، بەڵام دیارە ماشەڵڵا بارانەکە هەر باری و تەڕی کردین و ئێستش ناوە ناوە بەردەوامە و ئەوەستێتەوە. من مەبەسمە لێرەوە لەسەر پردی سماقوڵی یاخود پردی بەنداوی سماقوڵی دەست بە بەرنامەکەمان بکەین و پرسیار بکەین. کاک تاریق سڵاوتان لێبێ ماندوو نەبن، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. گەر لێرەوە دەست پێ بکەین پردی بەنداوی سماقوڵی وەکو یەکێ لە پرۆژە گرنگەکان، پرۆژە استراتیژیەکان دەست بەکارکردن تایە کراوە، وایە هیچ ئاستەنگێک لە بەردەمیە هەیە لە ئێستاە؟ ئەمە سەبارەت بە پرۆژەی بەنداوی سماقوڵی یاخود بە بەنداوی جەلی ئەوە یەکێک بوو لە پرۆژە وەستاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکێک لە بەرگەکانی دروستکردنی ئەو پردە بوو. خۆشبەختانە ئێستا پردەکە دەستی پێکردەوە بۆ خۆشتان بینیتان ئەشا و شتێکی لێ کە کۆمپانیاکە دەستی بەکارەکان کردوتەوە. بڕی ملیارد و 300 ملیاری بۆ تەخسیس کرا. ومێدەکەین لە دەرفەتێکی نزیک پرۆژەکە تەواو بێت بۆ و ئاستەنگە لاچێ لە بەردەمی هەڵ. لە ئێستا خۆتەزانی کەش و هەوا ینی چاکە بێت و خراپ ئەبێت تا ڕادەیەک کەی بە دیاریکراوی بە جددی دەست بەکارەکرێت. چکەوە بۆ نمونە من هەفتانە لەم ڕێگەیەوە هاتوچۆکەم هەندێک مەوادی لێیە بەڵام کاری تیا نابینرێت. موادەکانی هێناوە کۆمپانیا جێبەجێکار پێویستی بەهێنانی هەندێک قال بە بۆی قالبی کوت لە کۆنکرتیەکان دروست بکات. لە فترێکی نزیک دەستی پێکرێ ومێدەواری لە ماوەی 3 مانگ تا 4 مانگ بتوانانی تەواوی بکەن. ئەو کاتاسایی باشە. بابەتێکی تر سەبارەت بە ڕێگاکە ئەم ڕێگەی کە ئێستا یەکسایی دەوات شوی پێیاکرێ هیچ بڕیارەکەیە هیچ پرۆژەیەک هەیە کە بۆ نمونە بە یەکسایدی ئاوانەمێنێتەوە؟ کاگیێتگار ڕێگاکانی کوردستان لەوانی کە لە ماستەر پلانی کوردستانەیە هەندێک ڕێگای لاوە چیە و هەندێک ڕێگاش ڕێگای سەرێکیە. ڕێگای سەرێکی بینی سلێمانی و هەولێر ڕێگای دووسایدی نێوان هەولێر سلێمانیە کە بە کۆیدا تێدەپەڕێت. بەڕاستی من لێرەشەوە داوا لە جناوی پارێزگاری سلێمانی ئەەکەم پارێزگاری هەولێر ئەەکەم کە بەڕاستی ڕێگای دووسایدی کۆی هەولێر بووتە خەمی ئیداری شاری کۆیە. خۆی لە ئاساسدا ڕێگەی نێوان پارێزگای سلێمانی و هەولێرە ئەوان هەوڵێ بە کۆیدا تێدەپەڕێت. بەڵێ ئێمە بۆ چارەسەرکردنی ڕێگاوبانی قەزای کۆیە لە خلالی 5-6 مانگ بەردەوام لە هەوڵ و کوششمان لەگەڵ بەڕێبەری ئاوادانکردنەوەی کۆیە خۆشبەختانە بە پشتیوانی زۆری جەنابی کاکوبا تاڵەبانی و هەروها جەنابی وەزیری ئاوادانکردنەوە وەزیری دارایی جەنابی پارێزگاری هەولێر توانیمان بگەینەوە حەلەی کە 4 ملیار و 250 میلیۆن دینار بۆ ڕێگای کۆی هەولێر تەخسیس کراوە. لەو هەفتەیە دەست بەکارە بن. ئەوەی کە ئەمڕۆژ تەخسیس کراوە ئەبێ لەم هەفتەیەوە دەست بەکار 20 پارەکە سەحبیش کراوە. 120 پارەکە سەحب کراوە. وەزارەتی ئاوادانکردنەوە بە تەنفیز مباشر ئەیکات. هەر ئەوڕۆپەی وەنیم کرد لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە پێیان ڕاگەیاندین لە بەیانی دووبانی ئەکەونە سەریشکردن لە ڕێگای کۆیە هەولێر و بەنسبەت ڕێگای دەشتی کۆیەش کە بەڕاستی ئەویش ڕێگاکە زۆر وێرانە. ئەنی دەشتی کۆیە تاگەیتە کەلکەسماقیش ڕێگەیەکی بتوانیات شوی نزیکەی 848 میلیۆن دینار پارە بەوێ تەخسیس کراوە بە 3 قۆناغ تەخسیس کراوە و هەروە ڕێگەی سیکتانیش عینی بە هەمان شێوە 276 میلیۆن دینارە. کۆی پارەی ڕێگاوبانی قەزای کۆیە کە توانیمانە حاصلی بکەین نزیکی 7 ملیارە پارەکە بە پردەکەی سماقولیشەوە بە ڕێگای کۆی هەولێر و چاکردنی ڕێگای هەموویەوە نزیکی 7 ملیار دینار توانیمانە پارە حاصل بکەین. چەند کۆمپانیا جێبەجێیەکە؟ ڕێگای کۆی هەولێر وەزارەت تەنفیز مباشرە خۆی ئەیکات. ئەو ڕێگای ئەو پردەی سماقولی کۆمپانیا جێبەجێ دەکات و ڕێگای تەقتەق و دەشتی کۆیە و سکتانیش بەشێکیانەوە کۆمپانیا جێبەجێ دەکات و بەشێکی لە ڕێگای دەشتی کۆیە وەزارەتی ئاوادانکردنەوە لە ڕێگای بەڕێوەبەراتنی چاکن و پاراستنی ڕێگاوبانی کۆیە جێبەجێ دەکرێت. لە ڕێگەی ئێوە بەڵێ نزیکەی 170 کێشەی ڕێگاوبانمان چارەسەر بێ بەڕاستی ئەگەر ئەو کاتە ئەمەیان ماوەی زەمەنی تەوابوونیان چەندی بۆ دانراوە؟ وەڵای هەریەکەیان بەپێی ئەوەی قۆناغی ئەوەی خۆی وەزارەتی خۆی و کۆمپانیایەکەی کە پێدراوە بەڕاستی ئەو دەکات و تەفاسیلاتە لە وەزارەتی ئاوادانکردنەوە. بەڵام ئەمە کاگەردگا بەڕاستی کێشەی ڕێگاوبانی کۆیە
بەوە چارەسەر دەبێ وەکوتم ڕێگای دووسایدی کۆیە هەولێر کە خۆی لە ڕاستیدا ڕێگای دووسایدی هەولێر سلێمانی بە کۆیدا تێدەپەڕێت جەنابی وەزیری ئاودانکردنەوە ڕایگەیاند چۆن بڵێن لە دیوی هەولێرەوە پارێزگاری هەولێر و پارێزگای هەولێر سەرپەرشتیەکەواتۆتە سەرخەت پێویستە لە دیوی سلێمانیشەوە پارێزگا و پارێزگاری سلێمانیش بێنە سەرخەت و چۆن ڕێگاکە پەیوەستە بەوانیشەوە پەیوەستە ڕێگاکە بەبینی دوو پارێزگایە و داواکارین هەردوو لا بێنە سەرخەت بۆ ئەوەیکەوە کاری لەسەر بکری هەرچەندە بەڕاستی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە لە خەمی زۆری پرۆژەکەدا بووە پرۆژەکەی ئەو ڕێگایی کە کۆیە هەولێر چوار قۆناغا سێ کۆمپانیا جێبەجێ دەکات قۆناغی یەکەم و دووەم کۆمپانیەکان جیاوازە سێم و چوارم کۆمپانیا ئابادڕەهان پارسی ئێرانیە لەگەڵ تونێلەکەی باداوانیش ستراتۆس ئەو پرۆژێ بە متەکاملی ڕێگای دووسایدی هەولێر سلێمانی بەیەکەوە ئەبەستێتەوە. کاک تاریخ حەیدەری قایمقامی کۆیە زۆر سوپاستان دەکەم داوای لێبوردنەکەین ئەمڕۆ بەم ڕۆژە لە دەوامەوە ئێمە تۆمانێنایە ئێرە لوتفتان هەبوو سوپاسستانەکەین سوپاس بۆ زانیاریەکانتان دەست و چاودان خۆش هەربژین ئەزیز بەڵێ بینەرانی ئەزیز ئەو زانیاریانە بوو کە لە دەستی یەکەوە وەکو کوردەڵێ لە ڕێگەی جەنابی قایمقامی کۆیەوە باسکران پردەکە لە ماوەی 3 بۆ 4 مانگە بڕیارە تەواو بکرێت و هاتوچۆ لەم ڕێگەیە باشتر و ڕێکوپێکترە بێ لە جاران ئێمە ئێستا وردە جوڵین بەرەو کانیوەتمان و خەلەکان و دوکان بابزین ڕێگەکانی ئەوێت چۆنن و گلەی و گازەندەی هاوڵاتیان چێت چاوتان لەسەرمان. ئێمە بەرنامەکەمان تایبەتە بەم ڕێگەیە هەر لە سماقوڵیەوە تا ئاگاتە کانیوەتمان و لە کانیوەتمانەوە بۆ خەلەکان و دوکان و سلێمانی وەکو سایقێک ئەگەر یەک جاریش بەم ڕێگەیە هاتوچۆت کرده بێت کە تاکسیت پێیە کێشەکانی ئەم ڕێگەیە معاناتی ئێوە چییە؟ وڵای برا گەورە کێشێ و جادە زۆر ئەوە ڕێگای مەرگە بەڕاستیەکەی وڵا داوا لە حکوومەتی هەرێمەکەنەوە جادە چاکە ئەوە نابێت ڕۆژانە خەڵک توش حادیسە بێ خەڵکە مرێ لەو ڕێگا بەڕاستی ڕێگان نییە واتە بە شێوەیەکی ڕۆژانە حادیسە لێ وڵای ڕۆژنی حادیسەنەوە بەڕاستەکەی جا سیارە گەورەش ئەویش باقەتێکیدا ئەو سیارە گەورانە هەر ئێستا کە ئێمە ئەم کاتەم بەرنامەوە 1 2 3 4 5 6 زۆری ئەوتەشدانە لە منەوە دیارە بەڕاستی ئەوانی سەڵەکەی ڕێگەکە چاک بکرێتەوە ئەگەر چارەسەری ئەم سیارە گەورانە نەکەڵایی فەرخەکە بڵێ هەر دیسان خراپی بکاتەوە ئەگەر هاتوچۆ بەردەوام بێ و سیارە گەورەکان بەڕاستی هەر خراپە بێ ڕۆژانە چەند جارات شۆ وڵا هەفتەی 2 جار 3 جارات شۆ هەفتەی 2 جار 3 جار بە نەفەرەوە بەڵێ تەوانە خەتمانەیە خەتی ڕانی سلێمانی ئەوەی لەم ڕێگەیە ئەیبینی سەبارەت بە باش و خراپی ڕێگاوانەکە بۆمان باس وڵای هەر زۆر خراپە بەکەڵک نایە خاستە ئەم لۆریانە چاڵی ویان تێکردووە بارانۆشت هەر بەکەڵک نایە ڕێگەکە هەرە وڵا حیچ بەکەڵک نایە چی سەبارەت بە ڕووداوی هاتوچۆ و حادیسەی هەر زۆر بیست بە بەردەوامی هەیە بە بەردەوامی هەیە هەرە وڵا هەفتەی جارێ 2 جار باشە هاتوچۆی سیارە گەورەکان ئەوانیش پێ بە پێی ئێوە ئەڕۆن ئەنی کە ئێوە هاتوچۆکەنەوەی شاتوچۆ کاتێکی ئەوانتیایە بۆستن ناوەڵانیە بەردەواما چۆن ئێمە مانان لێرانە کاسبکارین مەطعەم و دوکان و شتمان هەیە لە مانتەقەکەی ئەمە حاڵەتەکان ڕۆژانە دەبینین من بۆ خۆم دان شەو زۆر لە شۆفێرەکانی بینی سلێمانی و ڕانیە کۆیە هەولێر هاتوون داوای ڕقم تەلەفۆنیان لێ کردوم ڕقەمی ڤیتەریان دەمێت ئێستا دوکانی تازە دروست کراون بەس ئیشان ماڵیانەوە بە ئیشان بەس خەریکی تایا فرۆشتنن لەبەرەوەی ڕێگاوبانەکە ئەوەندە خراپە ناوێن لە ناوە ڕێگای مەرگ بەڕاستی هێلی ئێستا من لە هێلی هەولێر سلێمانی کارەکەم ڕۆژانە خۆم 4 نەفرشم نەگەڵا کە دەچیە سلێمانی دەیتەوە هەولێر ژیانی ئەو 4 نەفەر لە مەترسیدایە بەڕاستی ژیانی خۆشم ڕۆژانە تۆ ژیانی 5 کەس لە ناو تەکسیەک لە مەترسیدایە فیسەبیل ئەوەی ڕێگای هاتوچۆ زۆر خراپە. دوێنێ من قوربان چوومەتە دایرەی مرۆر لە دایرەی مرۆر سیارەکەم بەناو کردووە 900,000 دینارم پارەی ژینگە و ڕێگاوبان داوە بە ناوی ڕێگاوبان و ژینگە بەس ڕێگاوبان و ژینگە داومە بە دایرەی مرۆر
ڕێگەکانی دوکان و ڕێکانی دەشتی کۆ ئەسنە هەموو کوردستان دەمهەیە بپرسم لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی گواستنەوە ڕۆژانە مەلاین دۆلار تیجارەت بەسەر ئەم جادانەدا دەڕوا و دەکرێ پێم بڵێ داهاتی ئەم پارەی کە لە من لە مرور وەرگیراوە بە ناوی ڕێگاوبان و ژینگە وەزارەتی ناوخۆ لە زمینی ئەوەدا پێم بڵێ ئەم پارانە بۆ کوێ دەچێت چی لێ دەکرێت و لە چ سەرف دەکرێت. ئەم سیارەی لە پشتی منەوەیە پێوەی بینن پێم وا بێ ڕووداوێک بوو هەموو کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ئاگاداری بوو ڕووداوێکی دڵتەزێن بوو نە یەکەم ڕووداو بوو نە کۆتا ڕووداوی شەبێت ئالەم ئۆتۆمبیلە نۆ سەرنشینی هەبوو سێ ئافرەت و منداڵێک کۆچی دواییان کرد و بوون بە قوربانی و ئەمری خوای. مەبەستمانە بزانین ئەم ڕووداوانەکەی کۆتایی دێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە بەرپرسەکان کەی لایەک لەو ڕێگەیانە ئەکەنەوە وەکارێکی وا بکەن کە چیترا وڵاتیەکانمان نەبن بە قوربانی. ئەم بەرنامەیە هەوڵێکە بۆ ئەوەی ئەگەر تا ئێستش خەبەریان نەبوو بێتەوە خەبەریان بێتەوە. من سەیرم لێ دێت وەزیری ئەم حکوومەتە دێنە سەر شاشەی کەناڵەکان ئەڵێن پێویستە وا بکرێت و وا بکرێت ئەی پێمان ناڵێن لە 4 ساڵ 5 ساڵی ڕابردووەیەوە چیتان کردووە واتانەوە بەرنامەی 4 ساڵی ترمان بۆ دابنێن ئەی پێشتر بۆ نەتان کردبوو. من سەیرم لێ دێت بەرپرسی پارتە سیاسیەکانی کوردستان بە هەمویانەوە بەرپرسە حکوومیەتەکان لە سلێمانی و بەم جادەیەتیە پەڕن تا هەولێر و تا شارەکانی دیکە حەز ناکەنە و ڕێگەیە زۆر زۆر خراپە و ئەبێت لایەکی لێ بکرێت و چاک بکرێت. ئێستا لە دەروازەی دوکانین دوکان شارێکی جوان شارێکی دڵگیر شارێکی سەوز بەڵام ڕێگا و بانێکی ئێجگار خراپ وەکو خۆتانەی بینن ئێمە تاقی بەیانی کە لێرەوە تێپەڕین وێرانە بوو. من ئێستا تەلەفۆن ئەەکەم بۆ کاک سیروان سەرحەد قایمقامی دوکان مەبەستمە ڕای ئەوان وەربگرم لەسەر خراپی ئەم ڕێگا و بانە. کاک سیروان سڵاوتان لێبێت. مەمنونم زۆر زۆر سپاس لە پاسی یادگارەوە لەگەڵ جەنابتانە قساکەین. دیارە ئێمە ئێستا لە دەروازەی دوکانین ڕێگاکە ڕێگایەکی خراپە مەسافەیەکی چاک کرا و مەسافەیەکی هێشتا ماوەتەوە وها وڵاتیان بە تایبەت ئۆتۆمبیلە بچکۆلەکانەوەی پیانەوە ترێ قەمەرە ڕوبەڕووی کێشەی زۆرە بنەوە بەهۆی سیارەی بار هەڵگر و ئەم شتانەوە. مەبەستمە بزانم جەنابتان وەکو سەرۆکی یەکەی ئیداری و کارگێڕی دوکان لەم بارەیەوە ڕێیتان چییە و ئیشوکارەکانتان بە چ شێوەیە کە ڕوا و چۆنەتانەوێت کێشەی ڕێگاوبان چارەسەر بکەن. بەڵێ سپاس بۆیەوە وەک ئاگادارم لەماوەی ڕابردووە بەهۆی قەیرانی دارایی لە 4 ساڵی ڕابردووە وەکو پێویست دەتوانراوە سیانە چاکساتی بە ڕێگاوبانەکان نابکرێت و بەهۆی ئەو بارانباری زۆریش کە لەم ساڵدا ڕوویدا زۆربەی ڕێگاوبانەکان کێشی و زەربزیانیان دروستبووە و چارەسەری تاسیدا دروستبووە. ئێمە بەماوەی کەمە لە سنووی قەزای دوکان دەستبەکاربوون لەگەڵ دەستبەکاربووندا لەسەر خەت بین لەگەڵ سەری خۆمان لەگەڵ بەڕێز ژەنابی کاقوبات لەگەڵ بەڕێز پارێزگار لەگەڵ بەڕێز بەڕێوەبەرانی چاکسازی ڕێگاوبانی سلێمانی بە خۆشحاڵی بۆ ماوەی 2 هەفتەی ئێمە تیمەکانی ڕێگاوبان چاکسازی ڕێگاوبان لە سنووی قەزای دوکان لە ناحیەی خەلەکانەوە دەستیان کرد بە چاکسازی لەو ڕێگە کۆنەدا. جێبەجێکردنەکە تەنفیزی مباشرە وەکو وترێت جێبەجێکردنی ڕاستەوخۆیە یان لەلایەن کۆمپانیاوە دەکرێت. بەڵێ ئێمە لەلایەن بەڕێوەبەرانی چاکسازی ڕێگاوبان سلێمانی ڕاستەوخۆ جێبەجێکرد لایەن تیمەکانی چاکسازی ڕێگاوبانەوە جێبەجێکرێت. کاک سیروان ڕێگاکە تەنها وەکو ئەوترێت چاکسازی تیا ئەکرێت ئەو شوێنانەی کە چاڵیان لێ دروست بۆ چاکەکرێتەوە یا تەواوی ڕێگاکە چاکەکرێتەوە.
کاگەرگارە دوو بەشە ئەو ئێمە چاوەڕوانێ پرۆژێتەوە لە بەڵام ڕووداوەکان زۆر بوون جێژادەکە زۆر خراپ بوونی بەبووی بارانباری و کەشوهەوە ئێمە لەگەڵ بەڕێوەبرات چاکسازی ڕێگەوبانە لەگەڵ بەڕێزباری زار و سەرخۆمانە لە سەرخەت بۆ ئەوەی بتوانین تا ئەو پرۆژە جێبەجێبی چاکسازی ڕێگەوبانەکان ئێستا لە ئەو دەرەجەی ئێمە لە پێستانە دەرەجی بەرەوردستان سنی قەزای دوکانەکی بەکاری چاکسازی ڕێگەوبان بەسیار بەکاری کردو بەردەوام بۆ چاکسازی بەڵام خۆ دەزانن ڕێگاکان ئەوەنە خراپ ئەوەنە هەرسیێناوە خراپ هەرسیێناوە لە هەر چاکسازی بۆ لە شوێنتر ڕۆژی داهاتوو خراپترن. بەڵێ کاک سیروان من زیاتر لە کاتی جەنابتان ناگرم زۆر سپاس بۆ کاک سیروان سەرحەد قایمقامی دوکان سپاس بۆ کاتێ بە ئێمە و با بینەرانت بەخشیت. بەڵێ بینەرانی ئەزیز بڕوامان وایە کە لێدوان و قسەی هیچ کەسێکیش وەرنەگرین لەم بەرنامەی پاسی یادگار بە زوێنەگرتن و تەسویری ڕێگاوبانەکاندا بنێن هیچی تری ناوێت. ئێمە و تقریبا یەک کاتژمێری ماوە بۆ بانگی ئێوارە لەگەڵ ستافەکە ئەڕۆین لە سلێمانی بەربانگەکەینەوە و دواتریش لەگەڵ میوانەکانی دیکەمەرێک لە بەڕێزان دکتۆرە ڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی لەگەڵ بەڕێزان سەرۆکی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی لە خزمەت ئێوەی بینەرابین. بەڵێ بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت وەکو پێشتر بینیتان بەرنامەکەمان ئێمە ئەمڕۆ لە سماقوڵیەوە دەستمان پێکرد بەکانی وەتمان و خەلەکان و دوکانە هاتین ئێستا لە ناو شاری سلێمانین بێگومان تەوەرەکەمان محوەری بابەتەکەمان و گفتوگۆمان هەر لە چوارچێوەی باسی ڕێگاوبانە ئەسوڕێتەوە کێشەکانی ڕێگاوبانەکانی سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی چارەسەر چییە چی بکەین بۆ ئەوەی بە ئاراستەیەک لە ئاراستەکان بە شێوەیەک لە شێوەکان ڕێگەوبانەکانمان باشتر بن نەکەردا بنیشین گلەی لە ڕابردوو بکەین و داهاتوومان بیر بچێتەوە. من بۆ ئەم بەشەی بەرنامەکەم بە سوپاسەوە دوو ئەندازیاری زۆر بەڕێز میوانی من هەریەک لە بەڕێزان ئەندازیار ئیبراهیم عزیز ئەحمەد بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی کاک ئیبراهیم زۆر بەخێر بن سەر و سەرچاوم مادوونە من هەروەها ئەندازیار توانە کەمال جەلال سەرۆکی شارەوانی سلێمانی کاک توانە ئێوەش بەخێر بێن دیارە کاگاتە باسی شارەوانی و گەشت و گوزار زۆر پرسەیە ئێمە لەگەڵ جەنابتانە باسیکەنەوە هەڵیەگرین بۆ داهاتوو ئەم شەو بەس باسی ڕێگاوبانەکەین. سپاسی وجودتانەکەم مادوونە بن. بەڵێ ئەزیزانم لە شارە جوانەکەی سلێمانیەوە شارە حیاتەکە دەست بە بەرنامەکەمانەکەین. کاک ئیبراهیم بەنسبەت ڕێگاوبانی سلێمانیەوە ینی ئەمڕۆ ئێمە کە هاتوین لە دەرەوەی شار لەو شوێنانەشی کە ئەکەونە سنووری پارێزگای سلێمانیەوە ڕێگەوبانەکانمان خراپن هاوڵاتیانیش گلەییانەیە شۆفێرەکانیش گلەییان هەیە تەکسیەکان ئەڵن بار هەڵگرەکان خراپیان کرد بار هەڵگرەکان ئەڵن ئێمە کەسابەتەکەین لە کوێوە لە ئاسمانەوە هاتو چۆ بکەین دیارە ئێوەش معاناتی خۆتانتان هەیە پێم خۆشە باسێکی ئەم شتانەمان بۆ بکەن چیتان کردووە لە ڕابردوو چی وەستاوە بەنیازن چی بکەن. بڵێ خۆی لە ڕاستیدا من سپاس دەکەم بۆ بەسەرکردنەوەیە ڕێگاوبانەکانمان من بەداخەوم کە ئێڵێم ڕێگاوبانەکانمان لە ساڵی 2013ەوە بەرەودارمانە ڕۆن بۆچی بجێ تەرخانکراوی سیانەی ڕێگاوبانەکانمان کە لە بەردەستمانە زۆر کەمە من لە چەند کەناڵی کەشەوە من ڕاگەیانوە ئێمە بە هیواین ئەو بۆ جەزیاب کرێ خۆ ئەگەر زیان نەکرێ ئێستا ئێمە چەند ڕێگایەکمان هەیە ناومان ناوە ڕێگای مرگ وەکو ڕێگای دوکان شوارخۆڕنا لەگەڵ ڕێگای دەربەنی خانکەلار ئێستا وردە ڕێگاکانی کەش لەوە چێت وایان لێ تووشی هەمان کارەسات بن. من زۆر بەداخەوەم تەبیعی لەم کەناڵی ئێوە من بە فرسەتی زانم کە داوا لە حکوومەت بکەم بودجێی تەرخانکراوی سیانەی ڕێگاوبانەکان زیاد کە زۆر بە زیادی ڕێگاوبان کولفەیەکی زۆر زیایی تێچێت زۆری تێچێت ئەندازیاران شارەزای ئەو بوارە لەوانەیە هاوڵاتی درک بەوە نەکا. ئێمە لە مانگی چوارە کۆبوونەیەکمان لە وەزارەتی ئەوەدانکردنەوە ئەنجامما لە کۆبوونەوەکان من راپۆرتێکم پێشکەشی وەزیر و هەردوو بریکارەکەی کرد لەگەڵ خۆبەرەکانی وەزارەت من تەکلیفم لێکردن کە کۆشی خۆیان بکەنە گەڕ وەزیری ئاودانکردنەوە بەجددی بێتە سەرخەت هەتا من تەکلیفیشم کرد کە یەکێ لە جەرسەکانی
ئەنجومنی وەزیران تایبەت کرێ بە مەترسی ڕێگاوبانەکان چونکە ئەم سەکتەرەی بنیەی تەحتی کوردستان لە خەتەرایە ئەگەر سەرۆکی حکومەت و جێگرەکەی و وەزیری دارایی و هەموو ئەو کەسانەی کە دەسڵاتدارن لە وڵاتە ئاوڕێ لە ڕێگاوبانەکان نانەوە بەڕاستی ڕێگاوبانەکانمان زۆر لە مەترسیایە و تەنها ڕێگاوبانی شەیە کە کەرتی گشتی بێ هەموو کەسێک بتوانێت بەکاری بێنێ بۆ پرسێکی تا ڕادەیەک سیادیشە پرسێکی سیادیە بنیەی تەحتی ئەم وڵاتە لەسەر ڕێگاوبان باشە وەزیرەکانمان کاربەدەستەکانمان بەبێ ناوهێنان بەڵێ ئەیان توانی لەم 4 ساڵ 5 ساڵی ڕابردووە بەدەر لە باسکردنی قەیرانی دارایی چی بکەن و نەیان کرد بۆ ئەوەی لە داهاتووە بکرێت وەڵڵەهی کاکی خۆم با من گلەیەکە بکەم لە بەجددی لە وەزارەتی مالیە باش وەزارەتی دارایی ئەو بڕیار بەدەستانەی کە بجە تەرخانەکەن بۆ ڕێگاوبان ئەبواە کۆبوونەیەکیان لەگەڵ وەزارەتی ئەوادانکردنەوە کردایە پرسییان پێ بکردایە پرسیان پێ نەکرا و بجیان بۆ دانەوە نازانم بەس پرسەکە لەوە ناچێت پرسێکی جددی بێ چونکە ئەگەر پرسییان بۆ وەزارەتی ئەوادانکردن بۆیە بکردایە ئەو بژەی کە تەرخان کراوە بۆ هەرسێ شارەکەی کوردستان بەم شێوەی ئێستا نەبوو ئەو کاتە وەزیری مختصی ئەوەدانکردنەوە لەگەڵ بریکارەکانی کە مختصن بە ئیشی ڕێگاوبان داوای بودجەی زیاتریان نەکرد. سپاس دەکەم کاکی برام بێگومان دێمەوە خزمەتان کاکتوانە دیارە بەبێ پێشەکی با بچینە سەر خەمەکان و چی بکەین بۆ ئەم پرسانە ینی لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکە جەنابتە ناماژەتان بەوەدا وتت لە ساڵە زێڕینەکان لە 11 و 12 و 13ش ئێمە هەر کێشەی بودجەمان هەبوو کەواتە بودجە کێشەیەکە کۆتایی نایەت ئەی بەچی ئەمە چارەسەر بکرێت. زۆر سپاس بەخێر بێن بیرۆکەکە وا هەیەتە پێشەوە کە بێمە پلان و استراتیج گۆڕین بۆ مۆزوعە و ئەمە نییە کە لێستا لە وڵاتی ئێمە لە کوردستانە ئەمە بکەین هەموو وڵاتە پێشکەوتوەکانی جیهان بە وڵاتە ئەوروپیەکانەوە بە ئەمریکاوە بە وڵاتی دراوسەکانی وەکو تورکیا و ئێرانەوە هەمیان بە شێوازی تر عیلاجی ئەو مەسەلەیان کردووە من پێم وایە و ئەم پێم وایەش لە هی وڵاتانی ترەوە وەربان گرتووە ئەوە نێشتێک بێ لە خۆمانەوە هێنا بێتمان کە مەسلەی بودجە چارەسەری ئەو کێشەیە ناکات خۆ وەکو جەنابێ باسی کرد و لێدوانێکمان کرد پێشتر خۆ لە ساڵانەکانی 2011 و 2013 زێڕین بوو ئینشەڵا ئەو سەردەمەش هەریەتەوە بەردەمان بەڵام مشکلەی بودجەمان هەبوو چکە ئەو بودجەی کە هات ساڵانە بۆ نمونە ئەو کاتە من لە بەڕێوەبەتی گشتی ڕێگاوبان و ئاوادانکردنەوە بم لەجێی کاکبراهیم ئەو کاتە ساڵانە مەسەلەن 240 ملیاریان بۆ دانای باشە بەشی ئەوەی ناکە من فلان پرد و فلان پرد بکەم بەشەوەی ناکرد کە من فلان ڕێگا و ئەوانە بکەم ناچار جاری وا هەبوو پرۆژەکەمان دەست پێ کرد چەند دەرمانەکرد لە وەزارەتی پلاندانانەوە ڕخنیانەگر ئەمان و قەیناکە بۆ ئەم ساڵ بە 10 میلیۆنی بۆ دانین بۆ پرۆژێ 20 میلیۆنی بۆ دانین بەڵام پرۆژەکە خۆی بای 50 میلیۆنە پرۆژەی وامانە بوو بای 100 میلیۆن بوو باشەوە بن بۆ ئەم ساڵ بە 3 ساڵ تەواو بێ پرۆژەکە بۆ نمونە بە 4 ساڵیش تەواو بێ باشە من بۆ ئەم ساڵ 10 میلیۆنم هەبوو دامنا 10 میلیارم هەبوو بۆم دانا ئەی ساڵی دووەم و سێم چی بکەم خۆ دووەم و سێم نابێت 10 میلیۆنی بۆ دانێن دووەم و سێمە بێ 40 میلیۆنی بۆ دانێن پلاندانانەی و کاکە من ناتوانم بچمە ژێرەوە بارەوە کە بتوانم 20 میلیۆن بۆ فلان پرۆژە و 20 میلیۆن بۆ فلان پرۆژەیەکە بکەم کەواتە ئێمە دایمە کێشەی ئەوەمان هەبووە لە هەموو وڵاتێکە لە هەموو حکومڕانیەکە و حکوومەتێکە پرۆژەکانی پرۆژە زەخمەکان پرۆژە گەورەکان بە بودجە دروست ناکرێت ئەبێت تۆ شێوازی تر هەیە بۆ ئەوە کە شێوازە ئیتر هەر کەسە چۆن لێمان تێبگا پێوترێەوە بەرهێنان پێوترێ موساتەحە پێوترێ پیپی چی تۆ چیت ناو ئەنی لەمانە تۆ توانی شێوازێک بگریتە دەست بەردەم بۆی تۆ بتوانی ئەوە چاکەی چونکە هاوڵاتی چاوەڕێی تۆکە تۆ چەند ساڵی کە توانی بۆ نمونە لە ناوچەی سلێمانیا تۆ بەنداوی خێوەتەی بۆ دروستکەی مبەڕێرە هەیە پاساوە هەیە تۆ دروستی ناکەی بەنداوەکە ئەڵێ من 10 ساڵە 15 ساڵە 20 ساڵە خەریکی فلان ڕێگا و فلان ڕێگام فلان پردم لە ناو شارە فلان بەرزە ئەویش تاکەی چاڕێوی ژەڵێکا ئەیکەی تۆ بەنداوەکەم بە دروستەکەی کەواتە ئێوە پێشنیازی ئەمەتان کردووە کە بە موساتەحە بێت
کە بە PPP بێ ئەوەی شێوازی زۆرە کاکە شێوازی زۆرە پرایڤت ینی پارتنەر وە بەرهێنانی دەرەکی دەورە بینێت ئەتوانێت دەور ببینێت وە بەرهێنانی ناو خۆمان سەرمایهداری زۆرمانەیە ئێستا ئەتوانن بەڕاستی دەڕەخساندنی هەلێکی کاریشە بۆ سەرمایهداران خەڵک ڕاستە زیاتر باز لەواکە کە هەلی کار بۆ چین و توێژەکان و بۆ فەقیر و سەرمایهدارانیش هەری کار بڕەخسێنە بۆ سەرمایهدار ئەو کارە ئەو پرۆژێ و ئیشە بەکیەکە بە خەڵکی توێژەکانی سەرمایهدارمانەیە کۆمپانیامان هەیە لە ناو خۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانش کە ئامادە بێت بە مساتەحە بێ پرۆژەکان پێڵێن فاینانسی پێڵێن گرێبەستی مالی پێڵێن شێوازی زۆرە وە زۆر ئاسانیشە شتێکی ئەوەندە قورس نییە مەجموعەیە خطابات و مەجموعەیە جەهد و لەو ماوەی ساڵانەی پێشوشە من ئاگادارم زۆر بەڕێزن چوونەتە دەرەوە و خولیان بینیەوە بۆ ئەو بابەتە خەڵکی کەژ هەر شارەزایە لەو بوارە من بۆ وڵاتەکەی خۆشمە گەر بۆ تەنیا جارێکیش بۆ تەجروبەیەک و مجازەفەیەکیش بکەم با بیکەم ئێمە چەندین بەنداومان هەیە باشە تۆ بەنداوەکان هەستای هەموو بودجەکە و بۆ بەنداودانە ئەی ڕێگاوبانە دەرەکیەکان بەچی بکەین باشە بۆ ڕێگاوبانی دەرەکیش دانا ئەی وەزارەتی ناوخۆ ئەی وەزارەتی پەروەردە ئەی وەزارەتی خوێندنی باڵا ئەی تەندروستی ئەی ئەوانە بەچی بکەین لەبەرەوە لە هەموو وڵاتێکا باوەڕکە ئێمە تەجروبەمان هەنێک زبوونمان هەیە لەگەڵ زۆری کۆمپانیەکانە من بەتایبەت خۆمەوەم هەیە تازە ڕێڕەوەکەوا بووە کە پیا ڕۆشتین زۆر جار کە پرۆژەی گەورەمان هەبوو بۆ نمونە کۆمپانیا و شەریکاتی ئەجنەبی هاتوون پرسیار بۆ ڕاپرسی و سەردانەوەوانە هاتوون بڵین بۆ نمونە تونێڵی دەربەنی خانمان بۆ دروستکەن نوێیەکە تونێڵی باشماغ دروستکەن کە وەختی هەباتوین ئێمە باسی پارەکەمان کردو بۆیان شێوازی پارە پێدانیان چۆنە ئەوان پرسیاریان لێ ئێمە کردووە لەوانەیە جەنابی کاگورامی ژەر حەزر بوو بێ لە زۆربەی لەو هینانە ئەوان پرسیاریان لێمە کردویانە بۆ ئێوە پارەمانێنێ وتمان ئەیتوان ئێمە بوو جەمانێ و پارەتانێنێ بە سلفەتە کاکە و پارەمان ئێمە خۆمان بۆتان دروست کاکی برایم ئەگەر تا ئێستا کە وەکو وتی ئامادەکاری ئەبێ بکرێت کەواتە ئامادەکاری نەکرا و دەستشی پێ نەکردو ئەگەر فریانەکەوین چی ڕووەدا بە نسبەت ڕێگاوبانەکانمانەوە ینی لەمە زیاتر ڕوئەدار ینی ئێستا بەس بنووسە ڕێگەی دەرەوەی شار بنووسە ڕێگەی دووکان بنووسە ڕێگەی خەلەکان بنووسە ڕێگەی ینی تەواوی شارەکان هەرێمی کوردستان ڕووداوی هاتو چۆ قوربانی لە گوگڵ بڕواتە بێت پڕی ئەکا لە 4 کەس لە فلانە جێگا بوو بە قوربانی 6 کەس لە فلانە جێگا وەرگەڕات 5 کەس لە فلانە جێگا وای لێات و ئەمڕۆ لە بەرنامەکەش من نمونەمان خستۆتەوە ئەگەر فریانەکەوین چی ڕوئەدا کاک یادگار خۆی بە ئەگەر بێتە سەر باس ئەبێ ژمارە باسکەین باش علمیان هەندەسیەن ناوی ژمارەکان نەبین لەوەی خەڵک لێمان تێنەگا باش ئێمە لە سلێمانی بەڕێوەبەتی ڕێگاوبانی سلێمانی کە لە سنووری خانەقینەوە تاوەکو پشدەرە نزیکی 3000 کیلومتر ڕێگەمانی 3000 کیلومتر بەس قیرتاوە بێژگە لە ڕێگات تێکەڵەکان و لە ڕێگا دڵەکان و ڕێگەت لاواکیەکان کە خەڵک بۆ خۆی دروستی کردووە ئەم 3000 کیلومتر پێویستی بە بودجێکی زەبەلا هەیە حدی ئەدنا من لە راپۆرتێکە تەقدیمی وەزارەتی یاوەدانکردنەوە کرد حدی ئەدنا بێت 10 ملیۆن دلار ساڵانە بێتە بەڕێوەبەتی گشتی ڕێگاوبانی سلێمانی بۆ ئەوەی ئەو 3000 کیلومتر تەنها ئیدامەی بکەنەوە ناخێر خۆ بە تەنها ئیدامەی کەین تەنها ئیدامە سیانە یعنی لایەقی ئەوە بێ کە شۆفێران و خەڵک بەسەریا بڕوا باسی دروستکردنی ڕێگە تازەکانە بۆ ناکەم ڕوونە بەڵێ ڕێگە تازەکان بودجێ تایبەتی خۆی تر بۆ تەرخانەکرێت بە تەندەرینەوە شێتە بواری جێبەجێکردنەوە بەس ئەم ڕێگانەی کە ئێستا چی هەیە 10,000 دلارمانەوێ لەو 10,000 دلارە سندێکی کەم بێ ڕێگەکان تووشی داڕمانی 10 ملیۆن دلاری ساڵانە مەبەست ساڵانە 10 ملیۆن دلار تەنها سلێمانی هەولێر لەوانەیە ئەوەنەی بوێت دوهۆک لەوانێت تۆزە کەمتری بوێت ئەمە هۆژاریەکەم بە حکوومەت باشە حکوومەتان ئاگادار کردوەوە کە پێویستی بەم پارەیە کە دەستەکەن بە چارەسەرکردنی کەم و کوڕێک دەڵێ قوربان من راپۆرتێکم بە وەزارەتی یاوەدانکردنەوە پێم وتن دیراسەیکەن ئەگەر بنەماکانی ئەم راپۆرتەی من بە زانستی نازانن هەڵی سەنگێنەوە خەبیری کە بانکەن پێ ئەچێ من لەوانەیە تۆزێک مبالغەم کردوێ بەس هەموو جەماعەت قەنەعەتیان بۆ هەبوو حتا من پرسیارێکم تەوجیه کردن وتم چەند ساڵ جارێک باشە ئێمە سیانەی ڕێگا بکەین ئەمەی کە بۆ باسەکەم 10 ملیۆن دلار 20 ساڵ جارێک سیانەی ڕێگایە کرێ بە چاچی 10 ملیۆن دلارمانەوێ خۆ ئەگەر 10 ساڵ جارێک فقط کراوە تا ڕوونکردنەوەی تەواو ببێ ئەمە بۆ 20 ساڵ جارێکە ئەگەر 10 ساڵ جارێک سیانەی ڕێگاوبانەکان بکەین 20 ملیۆن دلارمانەوێ ئەگەر بێت و کارەساتی 5 ساڵی ڕابردوو بە هەند وەربگیرێت چۆکە دوا کەوتوین 40 ملیۆن دلارمانەوێ ساڵانە حکوومەت
مختصین ئەبێ ئەمە بزانن ئەگەر ئەم بودجەیە تەرخان نەکرێت ئەوە کەس لێ ئێوە نەکات لە ئەندازیاران نەکە ئەندازیاران گوناهیان نییە ئێوە جێتی جێبەجێکار و پارەکە بێتە بەردەستان خەنە بوارەکە ئێمە جێهەتی جێبەجێکارین وەزارەتی ئەوەدانکردنەوە ئەفون کە پێشێت لە ناو هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەژارترین وەزارەت بێ بەنسبەت تەخسیسی بودجەوە باش من بەداخەوە کاک توانم ئیزافەتە بوو فەرموو لەسەر قسەکەی کاگرایمەوە دانیشت بووین لێکمانایە کە ئێمە مشکلەیەکمان هەیە لە مستەقبەلە فەرەزە نەگەر بورجەکانیش بەشمانکە ئەو هەموو ڕێگەیانەمان دروست کرد ئەی دوایی سیانەکانی چۆن بکەین کە تۆ شتێکە ریزانی کە تۆ چات ڕێگای زیاتر دروست کرد تا کەرەبای زیاتر بڵاو کردەوە تۆ زیاتر شت پێویستە بێت ئەی چۆن سیانەکان بکرێ ئەمە شتێکە بێ ئەمەش بیری لێ بکرێتەوە بەڵام بەگەر بەو شێوازانی کە باسیەکەین ڕێگا سەرچیەکان دروست کرێ پرۆژە گەورەکان کە بودجە و پارەی زۆر زۆریەوێت دروست بکرێ مەسەلەن بۆ نمونە بۆ 30 ساڵ تۆ ئەی بکرێ وەکو مساتەحەیەک بۆ 25 ساڵ ئەی وەکو گرێبەستێکی مساتەحەیایی بەوە بەرهێنان بێ وەکو باسمان کرد فاینانسەکە بێ پیپی بێ ئەو 10 ساڵ و 20 ساڵە ئەو سەرمایه‌دارایە ئەو کۆمپانیانەیە بەڵێندەرانی کە ئەویان دروست کردووە بۆ 10 ساڵ و 25 ساڵەکە خۆی سانەیەەکە و لە سەرەتاشەوە بەڵێ لە سەرەتاشەوە زۆر بە چاکی دروستێکە بۆی سیانەکردنی نەوێت چونکە ئەو ئێستا هەموو شتێک لەبەر دەسیەتی کە دروستێکە لەبەرەوە با بڵێن کۆنکریتی دروستێکە مەزبوط دروستێکە بۆی هەتا چێتە پێشەوە سیانەی نەوێ و زۆر کەمی بێ ئەو کاتە سیانەکانیش لە کۆڵ حکوومەت دەکەوێتەوە باش کاکتوانە پرسیەکەیە لە ناو شەقامی سلێمانیە زۆر بە هیواوە باس ئەکرێت بەڵام قسەی زۆر لەسەر ئەکرێت بەر لەوە باسێکی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی بکەین کە هیوایەکی زۆری لەسەر هەڵچندراوە ئەگەر هەڵنە بم بە سێ قۆناغ جێبەجێکرێ بەڵام زۆر بە کورتی ئاماژەیەکی پێ بۆ بینەران ئەم بازنەیە ئەم شەقامە 100 مەتریە بە کوێی سلێمانیاتەیە پەڵێ زۆر بە کورتی خۆی شەقامی 100 مەتری لە با بڵێن لە تاسوجە و بازیانەوە دەست پێکا لە شاری سلێمانی و هەر یەکسەر باسی یەکەم بەشی یەکەم کە بە ناوچەی بەکرەجۆ و ئەوانە ئەڕوا هەتا کۆکاتە پێش دەمرکان بەڵێ ئەپەڕێتەوە بەری ئەو بەراسە دەکەوێت بەتیجاهی گۆیژە لە گۆیژە بە بناری گۆیژە ئەڕوات لەویا بەهۆی ئەوەی کە بوونی گۆیژە هەیە و چەند کێشەیەکیش لەویا کە سکاتی خۆی ڕوویاوە لە هەندێک شوێنە شەقامەکە کراوە بە سیمەتری بۆی کە بتوانین تێیپەڕێنین بە ئەو شوێنە ئەگەڕێتەوە یاتەوە بڵین بە پشتی سەرچنار و ئەوانە ڕات هەتاک و گەڕێتەوە بۆ بیاتەوە لە کەڵەوانان و لە تاسوجە کۆی ئەمە کۆی پرۆژەکەیە ئەمەی کە ئێستا لە ئارادایە و باسی لێوەکرێ ئەتوانم بڵێم سولسی زیاترە 32 کیلۆمەترە خۆی درێژی پرۆژەکە چەند شەقامەکە چەند مەترە چەند کیلۆمەترە خۆی ئێستا ئەوە بۆ بازەکەم بەشی دووەمەکەی زیاتر بڵین بەشی ناوەڕاستەکەی یا فەیزی دووەکەی تۆزێک لێکدانەوە زۆرە و باسکردن زۆرە لەسەری بەڕاستی ئەوەی کە باسم کرد کە بە بناری گۆیژا بڕوا چۆن بڕوا لێرە زۆر ئستقراری نەکردویاری هەیە لە بناری گۆیژا ئستقراری نەکردووە بەر شەقامەکە ئەکەوێت بەڵێ بەڵێ بە شەقامەکەسیارەکە ئەوەیە کاتیخۆیشتێکی لە سلێمانی ناوی ماستەر پلانە کی ئەمەی دابش کردووە بۆ دابش کراوە چونکە ئەگەر تەنە ئەو پرۆژەیە قەرەبوو بکەیتەوە وا بزانم دوو شەقامی 100 مەتری لە سلێمانی پێ دروستەکە خۆی هەموو ئەو پرۆژەیە بەرناکەوێت بەڵام کێشە لەوە خۆی لە دووسێشتایە کێشە لەوەیە کە تۆ بە گۆیژا ڕووی گۆیژا ناوچەیەکی بڵێن سەوزایی جوانە لە شاری سلێمانیا زۆر بیرۆکە هەیە لەسەریکەوەیە گە گۆیژە بە هیچ شێوازێک تێک نەدرێ بۆی گۆژەیە بمێنێتەوە کە چەند ساڵە لە شاری سلێمانیا خەڵک زۆر لەسەر ئەمە قساکە بڵێ سەبەکەشی ئەوەیە کە تا ئێستا با بڵێن زۆری پرۆژە و شتیتیان نەکراوە بەڵکو خراوەتە زۆنێکەوە کە تۆ محافەزەی لەسەرکەی پارێزرا و بێکەشتی کەوتوی تیان نەکرێ هەر خۆی بڵین شاکارێکە لە شاری سلێمانیا شتێکی جوانە ئەمە یەک بیرۆکەکان تەواو نەبوون یەکلا نەبووتەوە جارێ ئایا بزەبت بەو گۆژەیە بڕوا یان توانین بە تونیاڵێک ئێمە ڕۆشتوین خۆمان ینی بۆ کەشف دەرچوین لەسەری کۆمەڵی خەڵکی شارەزاوانش لەگەڵمانە بوون چوین بۆ ئەوی کە بتوانین بە چۆن بچینە گۆیژە خۆیەوە بۆ نمونە دۆڵی ئالانە هەیە خەڵکی سلێمانی هەموو ێزانەوەی کە لای دوڕیانەکەی تونیاڵەکەوەیە پەیکەری ئەحمەدێدەر ئەلێەوە ئەمە توانین بە تونیاڵێک دەرچین لەسەری ئەو سەرەوە بەبێ ئەوەی کە بەڵێ ئەمانە بۆیە بەشی ناوەڕاستەکەی بە هیچ جۆرێک یەکلا نەبووتەوە بۆ ئەو مەسەلەیە
زۆر کەسیش هەیە زۆر کەسیش هەیە ئەڵێ ئەو ناوچایە شاخاویە تۆ ئەگەر شاخاوی بێ تۆ بە تەمابی با بڵێن شەقامی بازنەیەکی تر دروستکەی بەڕاستی ئەمە و کۆی هەولێریش نییە یعنی تۆ تونیڵت دەوێ ئەمە ئەرکومێکی بودجێ من دێمەوە خزمەت بابچمە لای بەڵام جێهەکەی ئەم لالەوانەیە کە بە ڕێکوپێکی دروستیکەین شەقامێک بێ بتوانێت بار هەڵگرەکان ئەم هاوینە دەست بە جێبەجێکردنیەکەن بەڵێ ئینشاءڵڵا نیەتێکی زۆر باشەیە بۆ من پرسیاری دیکەم لەسەریمەوە بەڵام بابچمە لای کاکی برایم بۆ ئەویش لەناو گفتوگۆکەمان بێت کاتم کەم ماوە ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکان منە چکە پرسیارم زۆر ماوە سوپاسانەکەم کاکی برایم زۆر گلەی ئەوە ئاکرێ ئەوترێ پرۆژەکانمان بە خاوی ئەڕوا و جەنابیشتان دیسان لە وردە گفتوگویەکە ئاماژەت بە ئەودا وتت کرێ کارێک لە بەیانی زۆوە تا 4 و 5 ئێوارەی بین 3000 دیناری بۆ حسابەکرێ ئەلم ئەمە کێشەی بۆ ئێوە دروست کردووە یان بۆ نمونە ئەندازیارێک بە هەمان شێوە کە دەرەچێت لەگەڵ تیمەکەیە ئەمە لە چ کێشەیەکی بۆ ئێوە دروست کردووە کە ئەمە هۆکارەکەی کارەکانتان بە خاویە ڕوا بۆ نمونە بچووکترین نمونە لە کە دەواازەی دوکان داخلی دوکانەبی لە بەرزایەکانەوە ڕۆژێکی شیتیاکرێت ڕۆژێک ئەوەستێ ڕۆژ لە 12 نیوەڕۆ دەست هەڵەگرن چەند مەترێکی شیتیاکرێت ئەوەستن سیارانوەندە بەسەر یاڕۆ ئەو چەند مەترش خراپە بێتەوە بەگشتی لەسەرمە ڕوونکردنەوەیەکم بیت سوپاستەکە وڵی تەبیعی ئەو فەرمایشتەی جەناب بەو شێوەیە نییە کە لەکوێ هەڵە بوو بۆمان ڕاستکەیتەوە سوپاستەکە هەم جارێکی کە من ڕووکەمەوە وەزارەتی دارایی باش وەزارەتی دارایی ئەم بودجەی کە ئەیا بە ئێمە بۆ سێنێ ڕێگاوانەکان مانگ بە مانگ تەسلیمانەکە مانگ بە مانگ مانگی 7 میلیۆن بۆ هەموو سلێمانی باش 7 میلیۆنەکە ئێمە فرقەیەکمان نەچێت لەسەر ڕێگەی دوکان بە خلالی دەڕۆژ 7 میلیۆنەکە سەرفەکە قیرە گرانە معمە لە ئیشەکە ئەبێ بوەسی هەتا 15 ڕۆژی کە ئەچینەوە خەزیێنە جارێکیکە 7 میلیۆنی کەماناتێ ئەم 7 میلیۆنی کە ئەمە یەکێکە لە سەوەبی تەخیری سییانەکان باش ئەمە گرفتێکی زۆر گەورە نییە گرفتە زۆر گەورەکە لە تەرخانکردنی بجە زەبەلاحەکەیە کە من ئیشارەتم پێ کرد باش داهاتێکیشمان هەیە داهاتی مەڵبەندی کێشی پێڵێن کە باژێکی ڕەمزی لە باهەڵگرەکان وەرەگرین ئەویش لە خزمەتی ڕێگاوبانەکانایە ئەویش هەرکەمە ئێو داهاتی لە بەڕێوبەرایەتیات چۆ وەرەگیرێ لە ئۆتۆمبیلێنی من شۆفێرێک ئاماژەی پێدا لە بناو بەرنمەکەی ئەمڕۆیە وتی دوێنێ لە بەڕێوبەرایەتی هاتوو چۆن 900,000 دینارم لێ وەرگیراوە بۆ ژینگە و ڕێگاوبان بەشێکی بۆ ڕێگاوبانە لە مشتومڕ ڕاین وەزارەتی ئاوادانکردنەوە بە خۆشحاڵیەوە پیان ڕێگەین کە گوایە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی پێ دەرچووە باشە ئەو داهاتە بگەڕێتەوە سەر تا ئێستا نەبووە لێرە بە دوا قەرارە قەرارەکە دەرچووە بەس نەچۆتە بواری جێبەجێکردنەوە فەرمانی پێ دەرچووە قوربانجانەوە ئەم ساڵ 5 مانگی ڕۆیی بڵێ یعنی ئەوە بجەکەی نیوەی ڕێی لە یەکی 6ەوە ئەگەر بکەتە بواری جێبەجێکردنەوە ئەوە ئیسفادەیەکی لێەکەین واتە چەند ساڵە پارەکە وەرگیراوە و تازە بیر لەوە کراوەتەوە کە بخرێتە دەمێکە بیری لێکراوەتەوە بەس نەچوونەتە ژێر ئەو بارەی و داهاتە بگەڕێتەوە چێ نەچوە خۆی کێشەکە شەر ئەمەیە کە نەچوونەتە ژێر باریەوەی داهاتەکە بگەڕێتەوە ئەم وایە ئەو داهاتە باتە ئێمە حاڵمان زۆر باشتر بوو چونکە داهاتەوە کۆکو بیستومانە مەلاین دۆلارە بۆ هەرسێ محافظەکە بەشێکی ئەچێتە شارەوانی بۆ خزمەتی ڕێگاوبانەکەی ناوشار بەشێکی تریشی ئەچێتە خزمەتی ڕێگاوبانەکەی دەروی شار ئەوە ئەگەر لە ئێستا شەوە بگاتە بەردەستمان خێرمان لە خێر هەر باشە باش سپاسانەکەم بەشی ئێوەشی تایە کاکتوانە هەر بە نسبەت پرۆژەی شەقامی 100 مەتریەوە ینی من وێنەیەکم لایە ئەم وێنەیە بۆی بینەرانیش بیبینن جەنابی کاک عیماد ئەحمەدە لە وێنەکە بۆی لە کامێراکەش دەرکەوێ ئەم وێنەیە کاک عیماد ئەحمەدە پارێزگاری ئەو کاتی سلێمانی لە وێنەکە دەرەکەوێ سەرۆکی شارەوانی دەرئەکەوێ هێندەی من ئەو بە ڕێزانم ناسیەوە نووسراوە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەردی بناغی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لەلایەن بەڕێز عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان دادەنرێت لە 6 یانزەی 2013 بە گوژمەی نزیکی 470 ملیار دینار ماوەی پرۆژەکە 1100 ڕۆژ کە لەلایەن کۆمپانیەکانی سێ کۆمپانیا جێبەجێ دەکرێت زیاتر لە 2000 ڕۆژ تێپەڕیوە بەسەر 2013 ئەوە ئێمە لە 2009 ئێستا قسە لەسەر ئەوە هەیە ئەو 470 ملیار دینارە کراوە بە 50 ملیار دینار ئەمە چ کێشەیەک 50 ملیار نازانم ێوازانم بۆ بەشی یەکەمی پرۆژەکە بەڵێزان بڵێ خۆی بەشی یەکەم دیزاینی هەیە و باش کاکێرگار ئەمە ئەو کۆمپانیا دەستی پێ کردو بە فعلی خۆی بەڵێ گفتوگۆ لەگەڵ هەمان کۆمپانیای ئەو کاتە هەیە کە دەست پێ بکاتەوە بەڵێ گفتوگۆکان زۆر کەمپی دروست کردووە هەندێک ئاوا مەساری پرۆژەکەی ڕێگاکەی
تۆزێک دیاری کردو ئێستا تقریبا نەماوە کراوە بە زەراعەت توشتیوە و ئەمانە تەجاوزی لەسەر کراوەنە ئەمانە کردووە هەنێک مەسرەفی کردووە کۆمپانیاکە دوایی ئیتر بەڕاستی قەیرانی داراییەکە هاتوۆتە پێشەوە خۆشی بەڕاستی لە دەستپێکردنا دواکەوت بۆچی لە دواکەوت لە دەستپێکردنا چونکە مشتومڕێک دروست بوو بەڕاستی لەسەر ئەو مۆزوعی کە باسم کرد باش تۆ وەزارەتی پلاندانانە هەیە ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە لەکوێوە بودجەکەی بۆ دانراوە وەزارەتی شارەوانی بەڕاستی وتەی ئەوە بووە کە بودجەکە مەفروزە بۆ هەموو ساڵەکان دەبێت دابین کرێ چۆن بتوانی هەمووی دابینکەین سەرەتا بڕێکی زۆر کەم وابزانم 40 ملیار بووە دوایی هەندێک ئیزافەی چۆتە سەر لە هی پارێزگاشیان بۆ ئیزافە کردووە چۆتە سنووری 70 بۆ 80 ملیارێک لەوە زیاتر نەبووە بیدایەت کە بۆ ئەم دەستپێکردنە بۆیە واژۆکردنی گرێبەستەکە بەو مبەڕر و پاسا و هۆکارانە واژۆکردنەکەی زۆر دواکەوتووە یعنی لەو کاتی کە تەندەروشتەکە کراوە تاکوی حالە کراوە تاکو و گرێبەستەکە واژۆ کراوە کاتێکی زۆری پێچوە ئێمە لەو کاتا زۆر نزیک بۆتەوە لە مۆزوعی قەیرانی داری وەختی کە دەستی پێکردووە و تا کەم پیدانا و تا کەوتوتە گەڕ و ئالیا توشتیوە دەستی پێکردووە ئیتر فریایی شتێکی تۆ نەکەوتووە قەیرانی داراییەکە دروست بووە قەیرانی داراییەکە دروست ئیتر نەیتوانی ئەو بەبێ پارە کار بکە تەنانەت پێشەکێکەشی وەرنەگرتووە هیچی وەرنەگرتووە نەخێر فریایەوە نەکەوت ئەوەی ئێستاە چۆتە بواری جێبەجێکردنەوە کۆمپانیایەک چۆتە ژێرباری ئەمە کە دەست پێ بکات گفتوگۆ زۆرە کۆمپانیا هاتوون کە خۆیان دەست پێ بکەن بە شێوازێک لەو شێوازانەی کە باسمان کرد وەکو قەرز و هەندێک لەو بابەتانە هاتوون هەندێک لەوانە کۆمپانیاکە ئەسڵەکە خۆی نیز گفتوگۆی زۆر لەسەر لەگەڵا کراوە بەڵام ئێستا بەهۆی خراپبوونی باری دارایی لە تورکیا وەزعی ئەو کۆمپانیاش پێم وابێ وەکو باسی لێوەکرێ کە زۆر باش نییە لەو ڕۆ لەبەرەوە هاتنە پێشەوەیان کەمە باشە ئەندازیار توانە کەمال جەلال سەرۆکی شارەوانی سلێمانی زۆر سپاس بۆ حزورتان هەروەها ئەندازیار ئیبراهیم عەزیز ئەحمەد بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش کاک ئیبراهیم و کاکتوانە بێگومانە و زانیاریانە بۆ بینەران زۆر گرنگ بوون ئێمە بۆ سلێمانی بەرنامەی دیکەشمانە بێ وەکو پاسی یادگار ڕەنگە لەو کاتانش بەسەرتان بکەینەوە بۆی زانیاری تلڤیزیۆن هەر بژین لە شانساق بێ بەڵێ بینەرانی هەر بژین بەڵێ بینەرانی زێدە ئەزیزم ئێمە ئەم بەشەی بەرنامەکەشمان لێرە کۆتایی هات لە بەشی کۆتایی بەرنامەکە لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر دێنەوە خزمەتتان بۆ ئەوەی دوازانیاری سەبارەت بە ڕێگاوبانەکانی ناوشار و دەرەوەی شاری سلێمانی لە جەنابیان وەربگرین چاوتان لەسەرەوە بینەرانی عەزیز ئەمڕۆ زۆر وتم دووبارە سڵاوتان لێبێت چونکە چەند بڕگەیەک بوو بەرنامەکە جارێکی تر سڵاوتان لێبێت و ماندوو نەبن دوا بەشی بەرنامەکەمان کۆکراوەی کۆی بەرنامەکە بێ و پرسیارانەی لامان دروست بووە لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پرسیارەکانی ئێوە و پرسیارەکانی خۆشمانی لێەکەین سەبارەت بە ڕێگاوبان ئەوەی ئەکەوێتە چوارچێوەی دەسەڵات و سنووری پارێزگای سلێمانیەوە دکتۆر سلااوان لێبێ ماندوو نەبن سپاس بۆ ئەم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین ڕێگاوبانی ناو شاری سلێمانی وەکو میوانەکانی دیکە ژمارێک لە سەرۆکی شارەوانی سلێمانی بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان ئاماژەیان پێدا ڕێگاوبانێکی ماندوون یعنی هەندێکیان ڕەنگەر پێویستی بەوە بێت هەڵ بتەکێنێ هەندێکیان پێویستی بەوە بێت چاک بکرێتەوە نۆژن بکرێتەوە ئێوە ڕۆژانە ئەیبینن و تا ڕادەیەک دەستیش بە چاکردنەوە کراوە لەکوێیە چۆن بەرەو پێشە چێ و ئاستەنگەکان چی گەورەترین گرفتی ڕێگاوبانەکانی دەرەوەی سلێمانی ڕێگای سلێمانی کەرکووکی لێ دەرچێ هەمویان ڕێگەی سەربازین پانیەکانیان لە باشترین حاڵەتە 6 مترە ئەم ڕێگایانە بۆ ئەم ڕێگایی بار هەڵگر و ئەم هەموو ئۆتۆمبیل و ڕێگای نێوان دوو شاری گەورەی هەرێمی کوردستان کە هەولێر و دوهۆکە دروست نەکراون بۆ گرێ بەستنەوەی دوو مەرزی گەورەی وەکو حاجی ئۆمەران بۆ پەروێسبخان و باشماخ دروست نەکراون بۆ ئەم هەموو بار هەڵگر و هاتوچۆی گەشتیار و خەڵکە دروست نەکراون و بەداخیشەوە لە ساڵی 2013ەوە بۆ ئیستا لەبەر ئەوەی بودجەی سیانەکردنی ڕێگاوبانەکان وەستێنراون و ئەو پارەی کە بۆ ڕێگاوبانەکان وەرەگیرێ هیچی خەرج نەکراون و ئالیات و قیر و کەرەستە و کارمەندی پێویست نەخراونەتە بەردەستی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوادانکردنەوەکان و ڕێگاوبان کە ئەمانە بەرپرسیارن بە دروستکردن و چاکردنی ڕێگای دەرەوەی شارەکان و نەشخراونەتە بەردەمی شارەوانیەکان کە بەرپرسیارن لە چاکردنی ڕێگاوبانی ناو شارەکان و ئەو هەموو بارانەی کە باریوە
و ئەو کوالیتیە خراپەی کە لە سەردەمی پارە زۆریە ئەو قیرە خراپ و نابوتەی پێکراوە و ئەو کۆمپانیا بەشێکی زۆری ئەو کۆمپانیا لارو لەوێرانەی کە بەبێ ئەوەی ئالیاتی پێویست قیری پێویست کوالیتی پێویست ئەزمموی پێویست دێوەشاوی و شارەزایی پێویستیان هەبێ پرۆژەیان دراوەتێ بەم دەردەی برتووە لەگەڵ ئەوەی تەزاریسی سلێمانی هەمووی شاخاویە ڕووبارە بەنداوەکانن ئاوێکی زۆری ژێرزەوی و سەرزەوی هەیە دروستکردنی ڕێگا لە پارێزگای سلێمانیە بەو ئاسانیە نییە وەکو لە شارەکانی تری عێراقیا لە هەرێمی کوردستانە هەیە جگە لەوەشی کە تیژڕەوی شۆفێرەکان نەبوونی هێماکانی هاتوچۆ لەسەر ڕێگاکان کە ئێمە بە هیمەتێکی زۆر و سوپاس بۆ وەزارەتی ناوخۆ ئێستا ڕەزامەندیان لەسەر دوو پرۆژەمان دەربڕیوەکە لە داهاتی هاتوچۆی سلێمانی بۆ دەرەوەی شار و ناوشارەکانیش هێماکانی ڕێگاوبانە ئێمە پێشنیازمان کردو بۆ حکومت دوو پێشنیازی منطقی یا ڕێگەمان بن وەکو سنە وەکو شارەکانی تورکیا ئێمە 5,000 لە ئۆتۆمبیلێک وەرگرین لە سندوقێکا خۆمان سیانی ڕێگاکان بکەین و ڕێگا باشکەین کە ڕەزامەندی ئەوانی و نەبێتەوە بەداهات بۆ وەزارەتی دارایی و دیسان ئێمە نەتوانین وەریگرینەوە یان بە سیستەمی PPP بیکەن ئەڵمانیەکان هاتوون ڕێگەوبانی زۆر باشمان بۆ دروستەکەن دادە ساڵ پارەیان ناوە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە بڵێ پارە لە ڕێگاکە وەرەگرنەوە خۆیان سیانەیەکەن ڕێگاوبانی بۆ علاماتی بۆ هەمووانی شامادەن ئەو فی ئەو پارەیە بدەن حکومەتی هەرێمی کوردستان قەناعەتی بە سیستەمی PPP نەکرد بۆ قەناعەتی نییە من تێناگەم لەو نانەوێت کێشەکە چارەسەر بێ نازانم ئەیانەوێت چارەسەر بێ و ئیستا ئەوەی حکوومەت تا ئیستا بڕیاری لیاوە تەنیا سیانەکردنی ڕێگاکانە بۆ ئەم سیانەکردنە شتێکە وەکو مسەکیناتە بەڕاستی بۆ ڕێگا ناتوانێت ڕێگاکان پارێزیە من دڵنیا دەکەمەوە ئەو پارەی لە بەردەسی بەڕێوەرایەتی گشتی ئاوادانکردنەوە ڕێگاوانی سلێمانیایە بەشی چاکردنی بچووکترین و کورتین ڕێگا ناکات چونکە ئەم تاکە بەڕێوەرایەتی گشتیە لە سنوورەکەیە تا ئێستانە هەڵەبجە هەیەی وەکو پێویست نەگەرمیان هەیەی نەڕاپەڕین هەیەی کاگیبراهیم ئاماژەی بەوە داوتی ئێمە لە نزیکی خانەقینەوە هەتا 3000 کیلومتر بەڵێ 3000 کیلومتر لە بەردەستی ئەوانە 3000 کیلومتر تۆ ئەو هەموو ئاوەت هەیە ئەو هەموو ڕووبارەت هەیە ئەو هەموو چەمەت هەیە ئەو هەموو کارێزوکانیت هەیە ئەو هەموو خەڵکەت هەیە ئەو هەموو مەرزە گەورێت هەیە ئێمە مەرزەکان سەرچاوی ئەوە بوون ڕێگای زۆر باشی ئۆتۆبانمان هەبێ ئەبوو لە 30 ساڵی ڕابردووە ئۆتۆبانێکمان هەبێ لە برایم خەلیلەوە بۆ پەرێزخان و باشماخ ئەبووە سێ شارەمان دکتۆر ڕازیش نەبوون بە مساتەحە بەوە بەرهێنان بکرێت کۆمپانیایەک بێت بە مساتەحە وەری بگرێت دواتر پارەکە لە وڵاتیان وەربگیرێتەوە چونکە ئەگەر خۆی کۆمپانیایەک بیکە لەبەرەوەی سیانەشە لەسەر خۆیە بێ لەو ماوەیە زۆر بەڕێک و پێکی کۆمپانیاکان ئامادەن بەڵام تا ئێستا حکوومەت ناوخۆ دەرەوە بەڵێ تاسە ناتونە بەڵێ ئێمە ئیم ڕۆشن کۆمپانیایەک پیان وتین ئامادە نەگەوە بکەن ئامادەن 100 مەتریش دروستکەن بۆ 100 مەتریش بەڵێ باشە یەک پێشەوەی بچمە سەر 100 مەتری پرسیارێکی دیکە ڕێگاوبانەکانی ناو شاری سلێمانی دیسان بە موسەکینات چارەسەریەکەن یان چارەسەرێکی تا ڕادەیەک باشترە نەخێر ئەمی ژوایە چونکە پێ دەڵێم 6 ساڵە سیانە نەکراون هەمان شتە ئەمانە ئەبێ قیر بکرێنەوە بۆیە بەڕاستی کەم تەرخەمیەکە لە کۆمپانیەکان نین کەن تەرخەمیەکە لە دیزاینەتی لای حکوومەت لە خەمڵاندنیەتی لە تەندەرینیەتی و حالەکردنیەتی لە ئیشرافێتی لە ئیسیلامەتی لە هەموو ئەمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە تا ئاستێکی زۆر کەم تەرخەم بووە باشە دکتۆر باسی پرۆژەی شەقامی 100 مەتریت کرد پرۆژەی شەقامی 100 مەتری هەرچەنە هێشتا هەر باسە بەڵام تا ڕادەیەک هاوڵاتیان هیوایان لەسەر یەڵچنی وڵێن هیچ نەبێت لە سلێمانیش وەکو هەولێر 100 مەتری دەست پێ بکات کێشەی لۆدی سەر شەقامەکانمان وە ئەو کێشەی لەناو شارەکانمان دروست بوو لەناو شاری سلێمانی بە دیاریکراوی دروست بووە و بێگومان ئەو شوێنانەشی کە ئەکەونە چوارچێوەی سلێمانیەوە چارەسەرە بێت ئەم پرۆژەیە کەی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و بەچەند قۆناغ جێبەجێکرێت ومێدمان وایە لە ئایندێکی زۆر نزیک بچێتە بواری جێبەجێکردن زۆر نزیکی ئەنیەگەی نەهاوین ئێمە ماوەی دە ڕۆژماندانەوەی سا بۆ بازەکەم بەسپاسەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی وەزیری پلاندانان وەزیری شارەوانی و بەشی پلاندانان بەڕێوەبەرایەتی پلاندانان لە ئەنجومەنی وەزیران کە بەسپاسەوە ئێمە لە کۆبوونەوەی هەولێرا کە داوای 100 مەتریمان لێکردن کۆبوونەوەکان هێنایە پارێزگای سلێمانی بە جدیەتێکی زۆرەوە هاتوون ماوەی دە ڕۆژمان دیاری کردووە بۆ ئەوەی چەند شتێ بکەین یەکەم خەمڵاندنێکی نوێ بە پارەی ئیستا بە خەرجی ئیستا بۆ پرۆژەکە بکرێتەوە چکە ئەو پرۆژەیە لە 2013
و لە 2010 تەخمینی بۆ کراوەکە ئەو کاتە پارێکی زۆر هەبوو 470 ملیاری بۆ دانراوە تقریبا 6 میلیارد بەڵێ ئێستا لیژنەیەکی هەندەسی بە سەرۆکایەتی جێگری پارێزگاری سلێمانی هونەری چاودێریەکەوە دوجار ئیشی تیاکەن ڕۆژدانراوە بۆی پیابشنەوە دوو هەمیان دراسی ئەوە بکەن ئایا ئەو کۆمپانیانی کە کاتی خۆی ئیشەکان دراوەتێ بۆیان نەکرێ یا بۆیان ناکرێت ئەگەر بۆیان نەکرێت بیکەن قسەیان لەگەڵا وە دوجار گرنگترین شت کە کردمان لایەنە یاساییەکەیەتی لایەنە ئیداریەکەیەتی لایەنە داراییەکەیەتی ئەم پرۆژەیە بەداخەوە بۆ بانگەشەی هەڵبژاردن و بۆ دیزە بە دەرخۆ نەکردن ئەمە لە 2009 ئیشی تیاکراوە 2.5 ملیۆن دلار لە دیزاینەکەی خەرج کراوە درێژی هەموو ڕێگاکە 146 مترە بۆ 50 ساڵی تر سلێمانی پێویستی بە شەقام نابێ و ئەمە دوا شەقامی گەورەیە لە سلێمانی بتوانی دروستیکەی چونکە بناری هەموو شاخەکانی چواردەوری سلێمانی ئەگرێتەوە وەکو ئەو لێر نییە ناتوانانی لە سەی زیاتر جێی نابێتەوە بێ بچێتە ئەو دیوی شاخ لە گۆیژە لە بەرانان لەو دیوەبێ لە دۆڵە ڕوو دەمووی بێ بچێتە ئەو دیوی شاخ قۆناغ بەسێ قۆناغی یەکەمی 32 کیلۆمەترە کە ئێستا ئێمە قسانی لەسەرەکەین لە تاسوولجەوە بۆ تا لای دەمر بۆ عربەت کە ئەمە ئێستا زۆر گرنگە لەمەیە کاتی خۆی وەزارەتی شارەوانی ڕوبەڕوو کراوەتەوە بۆ ئەوەی کە لایەنی یەکەم بێ لەم گرێبەستەیە و تەمیلی پارەکە بکە بەڵام بەداخەوە بەڕێز وەزیری شارەوانی ئەو کاتە ڕازی نەبوو توێتی من ناتوانم بەڵێنی ئەوە بم ئەمە بەردەوام تەمیل کەم بۆیە هاتۆن بە زۆر پارێزگای سلێمانی و پارێزگاری سلێمانیان ئیجبار کردووە لە 2013 لە جیاتی وەزارەتی شارەوانی گرێبەستەکەی ئیمزا کردووە لە کاتێکا پارێزگای سلێمانی هیچ تەمیل و پارە و داهاتێکی لە بەردەستانیە جهەتی تەمیل نییە بۆیە ئیشەکە لە ڕووی تەمیلەوە وەستاوە ئێمە ئێستا هەنگاوێکی گرنگی ئەوەمان ناوە لەم کۆبوونەوەیە گەڕانمانەوە بۆ مەزدەری تەمیلەکە وەزارەتی شارەوانی و بەڕێز وەزیری شارەوانی ئەبن بە تەرەفی یەکەم لە جێبەجێکردنیە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە مۆمەویلی پرۆژەکەەوە تەمیلی 50 میلیاری بۆ ئینساڵ کردووە بۆی دەستی پێ بکرێ بۆیە ئەمە کارێک هەنگاوێکی گرنگ من لە بەرنامەکە لەگەڵ جەنابی سەرۆکی شارەوانی ئەمەژە بۆ داکە 50 میلیارە وتی بەخشیوەیە بڵین لەم هەفتەیەوە ئەم پرۆژەیە بۆ بە پرۆژەیەکی جدی لەم هەفتەیەوە تا ئەمە بەڵێن بووە بڕیار نەبووە باش دکتۆر یەک پرسیاری دیکە ئەگەر داوای لێبوردنەکەم بە کورتی وەڵام بیتە و سوپاس دەکەم قسە لەسەر ئەوە هەیە نیگەرانیەکی شەیە کە پرۆژەکە کە بە بناری گۆیژەیە تێپەڕێت چەند پرۆژەیەکی گەشتیاری ڕەنگە بەرکەونیان ڕێگر بن لە بەردەمی من دوو پرسیارمەیە کاتی خۆی لە ماستەرپلانی سلێمانیە نەزانراوە کە شەقامێکی وا لە ئارادایە و ئەمە ئەم پرۆژەیە دراوە بەوە بەرهێنا پێشەوەش کراوە دوو قسە لەسەرەوەیە بەس ئەو پرۆژە گەشتیاریە قەرەبوو بکەیتەوە ڕەنگە دوو شەقامی 100 متری پێ دروست بکرێت کەواتە چارەسەر چییە؟ چارەسەرەکان زۆرن چکە ئەمە ئێستا ئەمەیەکەین قۆناغی یەکەمێتیەوە ئەمە لۆدی سەر سلێمانی کەماکاتەوە ئەمانە قۆناغەکانی ترن ئەو کاتە حکوومەت بەڕاستی ڕێگای هەیە ڕێگاکان زۆرن یان نەتوانێت ڕێگاکە فراوان کە وەستور فراوان کە بچێتە لە وێڵەوەرەوە بچێتە ئەو دیو بە تونیل لە تونیلی پێشڕەوە بێتەوە کە ئەمە شتێکی مستەقبەلیە وا بە ئاسانی دروست ناکرێت دوو هەمیان ئەو تەواوکردنی ئەو ڕێگایە و ئیستاژ ئەو ڕێگایی کە بەو ناوچاناتی ئەپەڕێ لەبەری لۆدی لەسەر نامێنێ شارەوانی و پێی وایە لەو ناوچانە ڕێگاکە تەسکەکرێتەوە بۆ 30 مەتر لە 100 مترەوە شارەوانیە بێ چارەسەری ئەمە بکە بۆی ئەمە مەبەستمان بوو شارەوانی بیکات چونکە هەر شارەوانیە کە هاتووە ئەو یەکەی نیشتە جێبوونانەی لێوایەوە بۆ دروستکردن هەر ئەوانن کە ڕێگەی پرۆژەی گەشتیاریان بەوێ وایەوە هەر ئەوانن کە شەقامی کاچی بۆ دەباشان لەسەر پرۆژەی گەشتیاری تاپۆیان کردووە کە مزگەوت بکەوێتە بەر ڕێگا کە ماڵی خوایە لا ئەبرێ ئەمان ماڵی خەڵکیان لا نەبردووە تاپۆیان کردووە لەسەری ڕێگاکەیان لەسەر خەڵک تاپۆ کردووە بەداخەوە دکتۆریان ئێمە کاتەرێندا و کارمان بوو جەنابیشتان ماندوون زۆر سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆ کاتێ بێم و بەبینەرانن ماندوونە من هەر دەستەکان خۆش بڵێ ئەزیزانم ئەمە دوابڕگەی بەرنامەکەمان بوو لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵ ئەبوو بەکر ئێمە بەرنامەکەمان لە پێی بەیانیەوە دەست پێ کردووەوە ئێستا نزیک کاتژمێر 11 شەوە کۆتایی پێهێنین سوپاسی تەواوم بۆ ئەو ستافە ماندوونە ناسە کە ئێجگار ماندوو ئەبن بە بەرنامەکەوە تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار و تەوەرێکی دیکەی گرنگ بە نسبەت ئێوەی هاوڵاتیەوە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان لەکات.